إخامة بيننا إخامة بێگومان بێدەنگی و بێهەڵوێستی حکومەتی عێراق و حکومەتی باشووری کوردستان لە بەرامبەر داگیرکاری برادۆست و هەبوونی بەدەیان بارگای سەربازی و سیخوڕی تورکیا زەمینەی بۆ ئەم کۆمەڵکوژیە و کۆمەڵکوژیەکانی دی خۆش کردووە. هەر بۆیە داواکاریمان لە دەسەڵاتی حکومەتی عێراق و دەسەڵاتی باشووری کوردستان و کۆمەلگای نێونەتەوەیی ئەوەیە کە لە ئەرک و بەرپرسیارەتی یاسای خۆیان بەرامبەر بە هاوڵاتیان خاوەن دەرکەون و لە بەرامبەر داگیرکاری و کۆمەڵکوژیەکانی دەوڵەتی تورکیا هەم لە بواری نێونەتەوەییدا و هەم لە بواری نیشتیمانیدا ببنە خاوەن هەڵوێست. لەو بڕوایەدان کە تا ئەو کاتی هەڵوێستێکی جددی حکومەتی عێراق و حکومەتی باشوور لە دژی ئەم کردەوە دژ مرۆڤیانەی تورکیا پێش نەکەوێت لە داهاتوودا دەبینە شاهێدی دۆخی لەمە خراپتر. لێرەدا ئێمە وەک گەلی بناری قەندیل ئەم کۆمەڵکوژیەی دەوڵەتی فاشیستی تورکیا بە توندی ئیدانە دەکەین و شەرمەزاری دەکەین. هەر بۆیە بانگەوازیمان بۆ گەلی کورد لە هەر چوار بەشی کوردستان و بەتایبەت باشووری کوردستان ئەوەیە کە بە گیانی خۆڕاگەریشی لازێ بێ ئەوەی کە چاوەڕوانی هەڵوێستی هێزی سیاسیەکان بن لە دژی ئەم کۆمەڵکوژیە و بۆ ڕێگریکردن لەم کۆمەڵکوژیە نوێیە لە دژی دەوڵەتی فاشیستی تورکیا بە ئەرکی نەتەوەیی و نیشتیمانی هەستن و بە هەموو جۆرە چالاکیەکی ڕەوا پارێزگاری لە خۆیان و نیشتیمانیان بکەن. ئەنجومەنی گەلی بناری قەندیل 28 عوزەیرانی 2019 بۆ ڕای گشتی ئەمە هەستیار موسا خدر بەیاننامەکە لەلایەن ئەنجومەنی گەلی بناری قەندیل تا ئێوە خۆراگر بن داواتان لێ دەکەم ئەمە زۆر ئەشتیوامان دیوە و بەسەر چووە ئەوەش بەسەر دەشتی خۆراگر بن داگیرکەری تورک ئەمەی حاڵە بەرامبەر بە گەریلا تێدەشکێ بەڵام بردومانی هاوڵاتیان دەکا لە کورتەک لە بناری قەندیل چەند خەڵکی بێتاوان شەهید و بریندار دەکا. وەسەلام عەلەیکوم شەهرەکشتان پێشکەش دەکەم. ئەردۆغان ئەی زاڵم بۆ هەندە غەدداری دوژمنی کوردی هەژاری دەتەوێ قڕیان کەی بە یەکجاری هەڵت گرساندوە شەڕەکی خوێناوی بەکارت هیناچێکی کیمیاوی خاک و نیشتیمانەکەت لێکردین ژەهراوی هەموو ئاژەڵ و باڵندەی کوێوی بە ژیانت هینا کۆتایی تۆ میراتگیری سەددامی خوێنخۆر و خەڵەتاوی لە عاقیبەتدا سەر ناکەوی و هەردۆڕاوی خۆت بە پەتی سێدارەوە دەبینی